مەراسیمی ماڵئاوایی و دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەری ناحیەی ئیسێوەی سەر بە قەزای پشدەرە کە لە پشکی کۆمەڵی دادگەری بوو. ئەماش وەک جێبەجێکردنێک بۆ بڕیاری کشانەوەی کۆمەڵی دادگەری لە سەرجەم پۆستە خۆجێیەکان و ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان. لەو چوارچێوەیەدا ئەبوبەکر ئەحمەد بەڕێوەبەری ناحیەی ئیسێوە لا مەراسیمێکی ماڵئاواییدا پابەندبوونی خۆی با بڕیاری کۆمەڵی دادگەری دەربڕی و دەستی لە کارەکەی هەڵگرت. لەلایەن کۆمەڵی دادگەریشەوە ڕێزلێنانی تایبەتی پێبەخشرا لە پای خەمخۆری و دڵسۆزی بۆ کارەکەی. براگەورایەتی دەسەڵاتداری بۆ خزمەتە، بۆ دڵسۆزیە، بۆ پەرۆشیە، بۆ خۆشکردنی نیشتیمانە، بۆ سکرێتی، بۆ گەشە و بەرەو پێشووە، نەک بۆ خۆگەورەکردن و بۆین باخ و قاتی جوان و دیارە کۆمەڵ لە یەکی پێنج بڕیاردا بەخشانەوە لە ئەنجوم لە پەرلەمانی کوردستانە و هەروەها لە ئەنجومەنی پارێزگا پاشان لە ئەنجوم لە حکوومەتی خۆجی. ئەمنیش لە هەمان ڕۆژدا وێڕای دەستخۆشی پابەندی خۆم ڕاگەیاند و دوای تەواوبوونی ڕێکارەکەن کە ئەمڕۆ بە پایان گەیشت. ئەمڕۆ ئاڵوگۆڕی پۆستی بەڕێوەبەری ناحیەی سێکرا کار و چالێکیەکانی جێگای بایەخی خەڵک و جێگای ڕەزامەندی خەڵک بوون کە بەڕاستی خزمەتێکی زۆری کردبوو لەو ماوەی کە لێرەدا دەست بەکار بوو. بۆیە هەموو خەڵکەکە زۆر زۆر سوپاسیان دەکرد و شانازیان پێوە دەکرد بە پەرۆشەوە ماڵاوایان لێ دەکرد کە بەداخەوە بوون. بۆی ئەوەش ئێمەش وەکو کۆمەڵ وەکو ئەنجومەنی قەڵازێ جێگای سەربەرزی شانازیە کە کادیرێک و ئەندامێک و کاندیدێکی ئێمە لە شوێنێکی حکومی ئاوادا بتوانێت بە تەواوی خزمەت بە خەڵک بکە. بەرپرسان و هاوڵاتیان و ئەنجومەنی گوندەکانی سەر بە ناحیەی ئیسێوەش شایەتی دڵسۆزی و بەخەمەوەبوونی ئەبوبەکر ئەحمەد بەڕێوەبەری پێشووی ناحیەکەیان دەدەن و ستایشی کار و خزمەتەکانی دەکەن و بە نیگەرانیەوە ماڵ ئاوایی لێ دەکەن. من کاک بەکر زۆر لە نزیکەوە وەکو تەسەوری خۆی وەکو کەسێکی ئیماندار وەکو ئەو فەلسەفە سیاسی کە بڕوای دێتی وەکو پەروەردەی عایلی من شایدی ئەوەی بۆ ئەدەم کە تەنانەت دەستی بۆ یەک دیناری ئەو میلەتەش نەبووەوە. کە من ئەومدی ناحیانەی وەکو کاک بەکر بە پەرۆش بن تەنانەت من ئاگام لێ لە زۆر شوێن تەنانەت کاری کرێکاریشی کردووە بۆ ئەوەی پرۆژەیە ئەنجامدا بۆ خۆی هاتووە وەکو کرێکارێک ئیشی کردووە. کاک بەکر پیاوێکی بەڕێز بوو، پیاوێکی بوو هەست کاتێک ئیشت پێ باە بۆ شوێنێک بە ئامادە بوو بۆ هەست کارێک با لە هەست کەسی بارەگەی دەچوو. ئەمە دەستخۆشی لێ دەکەین. پیاوێکی زۆر بەڕێز بوو، زۆر خۆشەویستیش بوو لامان. نسبەت کاک عەبوبەکری مدیرنەعیەوە هەڵوێستەکانی زۆر جوان بوو. جێپەنجەشی لە هەموو جێک دیارە. ئێمە هەموو مەمنونی هەموو هەڵوێستێکی وی. هەرچی دەتوانایدا بووە تەقسیری نەکردووە کردوێتی. لە ماوەی کارکردنمدا بڕوا دەکەی هەل نەچمدا نەبوو کە جیاوازی بینی ڕەنگەکان دەخوا و کامە حیزب و چ حیزبێکە. ئەبوبەکر ئەحمەد بەڕێوەبەری پێشووی ناحیەی ئیسێوە لە پشکی کۆمەڵی دادگەری لەو ماوەیەی لە پۆستەکەیدا بووە چەندین کار و پرۆژەی هەنووکەی و پێویستی بۆ سنووری ناحیەکە ئەنجام داوە و پێشنیاز کردووە. وەک هاوڵاتیانیش دەڵێن نمونەی کەسی بەرپرس و خەمخۆر بووە بۆ کارەکەی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی ئیسێوە لە سنووری قەزای پشدەر.